باپیتی خاکەکەی وای کردو ڕۆژ لە دوای ڕۆژ کشت و کاڵکردن تێیدا زیاتر گەشە بکات. ئامادەکاری بۆ وەرزی بەهار دەکەن تا بتوانن باشترین بەرهەم بنێرنە بازاڕەکانەوە. سەرما و سۆڵەی ڕۆژانی ڕابردوو زیانێکی زۆری بە جوتیارانی سونری بازیان گەیاندووە. سەرقاڵی دانانی خانووی پلاستیکی نوێن و خەمیانە بەزووی کارەکانیان تەواو نەبێت. عومەر زۆرترین خانووی پلاستیکی هەیە، بەڵام ئەمساڵ نەیتوانیەوە هیچ بەرهەمێک بخاتە بازاڕەکانەوە. وڵا ئێستا حالیان کەیتر چەند ڕۆژێکی تر مەشتەر حازرەکەین بۆ بیبەرەکەین و دوای ئەوە خەیار و لەگەڵ ئەوەی کە تەماتە بکات تەماتەشەکە. وڵای ئەم ساڵ ئەم سەرمایە بەنسبەت سەرماوە تەئسیری کردووە، ئێستا موادی زۆر گرانە، ئێستا حالی حازر خەڵک زۆر لە موادەکە ئاترسی، یەکونی و فەرقی کردووە. مەسەن جاران کیسێ سەمات بە 45 دلار وعلا، ئێستا بە 65 دلارە، 20 دلار چۆتە سەری، 20 دلار لە ئاما زۆرە. خوا بە زیابێ خاچی ئێرە زۆر باشە و بەروبوومێکی باشی تیا و ناوچێکی پیشەسازی و هەم فەلاحیشە. لەگەڵ خێزان و منداڵەکانی ساڵانێکە لە سونری بازیان نیشتەجێن. بۆ کاری کشت و کاڵی زێدی با و باپیرانم بەجێهێشتووە تا بڕەپارەیەکیان دەست بکەوێ. عەبدوسەلام منداڵەکانی تێکەڵ بە کارەکەی کردووە. مەبەستێتی هەر لە تەمەنێکی بچووکەوە فێری کشت و کاڵکردن ببن و پشت بە خۆیان ببەستن. احنا نشتغل بالحديد الزجاجي. ئێمە کارەکەین لە خانووە پلاستیکیەکان، خۆم و مناڵەکان و خێزانم. لەگەڵ کارکردن فێریانەکەم چۆن دروزەکرێ و پێوانەکەی چەنە و فێری دانانیشانەکە. خانووی پلاستیکی ناوەوەی 8 مەتر و 95 سانتیمە و بەرزیەکەشی 2 مەتر و 6 سانتیمە. بەتەل زۆر بەتوندیەی بەستین بۆ ئەوەی ڕەشەبا داینەڕوخێنن و لەخوا بەزیابێت لێرە ئاسوودەین، هەرچەندە سەلاحەدین شوێنی خۆمانە بەڵام کاریتیان نییە بەهۆی باری ئەمنی و داعشەوە. ئێمە هاتوین بۆ بازیان زۆر لێرە ئاسوودەین و باری ئەمنی زۆر باشە. يعني مرتاحين بالشغل مالنا، امان، كل شيء يعني متوفر لنا لهنا. گەرچی سەرما و سۆڵە و دابارینی بەفر دڵی تەواوی خەڵکی خۆش کرد، بەڵام بێزیانیش نەبوو، بە تایبەت بۆ جوتیاران. بە گوتەی جوتیاران تەواویان زیانی گەورەیان بەرکەوتووە و زۆرینەی بەرهەمەکانیان لە ناوچوونە. زۆرترین خانووی پلاستیکی لە سونرەکە هەیە. بارامێکێکە لەو جوتیارانەی زیانەکانی بۆ سەروی 150 ملیۆن دینار مەزەندە دەکرێت، بەڵام هێشتا دڵخۆشە و دەڵێت کە قازانج بوو زیانیش دەبێ. من جوتیارێکم ساڵانە کاو و قەرنابیت و بڕۆکلی و لە هانە ئەەکەم
هەموو ساڵە لەیەکی دایە ئێمە ئەم جۆرە شەتڵانە ئەچێنین و لە مانگی سێ هەڵەگرین بەس ئیم ساڵ بەبوونی کاری سروشتی و سەرمایەکی زۆر بەقەوە تاو کە دەرەجە حرارە ناقص شانزە بوو لە بازیانە زەرورزیایکی زۆرمان لێکەوتووە لەوانەیە بە زەرورزیانەکە 150 من خۆم شخصی ئەم خۆم لەوانەیە زەرری 150 میلیۆن دینارم لێکەوتوێ لەم لە کاهو قەرنابیت و لەهانە کە بەبوونەوە تقریبان 250 بیتم هەیە کردومە بەوە زەرورزیانێکی زۆرم لێ کەوتووە بەبوونی ئەم سەرمایەوە. زۆرینەی خان و پلاستیکیەکانی بەتەنیشتی یەکەوەیە تا بتوانێت بەرهەمی باش و زۆر بخاتە بازارەکانەوە. کاهوو کەلەرم و لەهانە و قڕنابیتەکانی سەرما بردوێتی بەڵام چاوەڕوانە ئەوەی ماوەتەوە کە گەشەی کرد بە زووی بیان فرۆشێت تا زیانی زیاتری پێنەگات. شوێنی وایە سەرماکە لینە و شوێنی وایە کامل سەرماکە بردوچکۆ سەرما شوێن نەبات ئەوە نییە هەموو یەکجارینکە ئێمە چاوەڕێەوە این جەوەکە خۆش بزانین بە عملی بازارە شێوا و بازاریان ناشێوا و بازار ئەوەی کە خراپ بۆ فڕێ دێنەوەشی چاکە نەقلەکەین بۆ ئەلوە. وڵای ئێمە ساڵانە زیاد لە ینی لە خۆمان لە هەرێمی کوردستان زیادە و زۆریشی ئەڕوا بەرەو حکومەتی ناوەند يعني زۆر بەشی هەموو عێراق بازیان لە ساڵ 33 تقریبا پێگەێناوە لە زەراعەوە مشتانە و بێجگەل لە پێنجۆن و دەشتی هەولێر و ئەمانە. جگە لە بەپیتی خاکی بازیان بۆ کشت و کاڵکردن بە تایبەت لە بەرەمێنانی سەوزە ئاو هەواکەشی وای کردووە ژنانیش دەستە وسان نەبن و پرۆژەی بچووک و گەورەیان هەبێت. ئەندازیاری کشت و کاڵیە و لە نهۆمی یەکەمی خانۆکەیان قارچک بەرهەم دێنێت. شەیما دڵخۆشە بۆی پرۆژەکەی سەرکەوتوو بووە و هەفتانە بەرهەمی باشی قارچک بە هاوڵاتیان دەفرۆشێتەوە. ئەو کەرستانی بۆ بەرەمێنانی قارچک بەکاری دێنێت سادە و ساکارن. بە گوتەی خۆی هیچ مادەیەکی کیمیایی بەکار نایەنێت و تەنها ئاودان و خزمەتکردنیان نەبێت. سەرەتا لە قاتی سەرۆکردم تەنها ژوورێک ڕێژەیەکی کەمم کردوە کوتاقیکردنەوە بەڵام دواتر کە زایم سەرکەوتوو ئەبێ هەڵمدا ڕێژەکەی زیاتر بکەم سەرەوە جێگەکەمان بچووک بوو بۆیە خوارەوەمان بۆ چۆڵ کرد و لێرە مەساحەیەکی گەورەترم کرد. دایک و باوکشم زۆر هاوکارم بوون سپاس بۆ خوای گەورە ئێرەیان بۆم چۆڵ کرد بتوانم تێهای بەردەوام بم. بۆ دانانی پرۆژەی ئەم جۆرە قارچکە سەرەتا پشت بە کەشوهەوا ئەبەستین فاکتەرێکی زۆر گرنگە لە سەرکەوتنی پرۆژەکەمانە بەگشتیش کەشوهەوای بازیان گونجاوە بۆی لە ناو ماڵ بە یاخود لە دەرەوە بەڵام لە دەرەوە بۆی ئەوکە ڤایرۆسات و بەکتریاوشت هەیە ناتوانین بە باشی بکەین بەڵام ئەگەر شوێنێکی داخراو بێ وەکو ماڵ یاخود مەخزن بێت ئەوە باشێ لە وەرزی پاییز و بەهار 100% سەرکەوتو و هیچ کێشەیەکی کەشوهەوای نابینی پێویست ناکە ئێمە هیتەری بۆ دانین ساردکەرەوە گەرمکەرەوە بەکاربێنین خۆی سروشتیان پلەی گەرمیەکەی گونجاوە بووی. پرۆژەکەی شەیما قازانجی زۆری نییە بەڵام وەک خولیایەک دوای تەواوکردنی خوێندن دایناوە. دایک و باوکی هەندێکی باشین لە سەرخستنی پرۆژەکەی و هەوڵی بەردەوامیش دەدا تا بەرفراوانی بکاتەوە گەر حکوومەت پاڵپشتی بێت.
سەرما هاوشێوەی تەواوی بەرهەمە زستانەیەکان زیانی بە قارچکەکان گەیاندووە. لەو کاتەوەی کە منم پرۆژەیەم داناوە ماوەیەکی زۆرە تقریبان لە کۆتایی 2019 بوو تا ئێستا کێشێکی ئۆتۆی بۆ دروست نەکەمە، بەڵام سەرماکەی ئەمسا بەڕاستی سەرمایەکی زۆر بەقەوت بوو، یعنی نەکارم قارچکە لەوەی هیچ ڕۆکێکی تر بە شێوەیەکی باش بەرگەی نەگرت بێت و لە ناوچوو بێت، یعنی هیچ جوتیارەکانی تشکە لە ناوبەی تا کردویان بوو زۆربەی لە ناوچووە بەداخەوە. بۆ ئەمەش ئەم بەربوومەش بێبەش نەبووە لەم سەرمایە کارگەیەکی زۆری هەبوو لە سەریکە ئەتوان بڵێم لە 75 بەرهەمەکەی لە ناوچووە لە 125 ماتۆ لەوەی کەمترش. ئەگەر پێشتر من لە ماوەی مانگێکا 100 کیلۆم هەبوو بێت لە ماوەی ئەم مانگەیە تقریبان 10 کیلۆم بۆ ماوەتەوە. دایکی شەیما گەرچی خوێندنی تەواو نەکردووە، بەڵام بە تەواوی لە توانایدایە پرۆژەیەکی بەرەمێنانی قارچک بەڕێوە ببات. هەمیشە لە خەمی پرۆژەکەدایە بۆ ئەوەی لەگەڵ شەیمای کچی بتوانێت بەرهەمی قارچکەکان زیاتر بکەن. هەرچەند شۆنەکەشمان تەسک بۆتەوە یعنی چووک بۆتەوە، بەڵام لەبەر ئەوە بگاتە مەرامی خۆی و ئیش و کاری خۆی دانەنی شێبێ دەسەڵات ئێمە بە هەموو نەوعەتوانامان یارمەتیمان ناوە. دایم من بەڕێوەیە من باوکی دایم یارمەتی ئەین ئەو لە ماڵەوە نەبێ ئێمە ئاگامان لێیەتی بە هەردووکمان ئیتر ئیش و کارەکەیەکەین هەتا ئەوێتەوە ئاوە ئیتر ئاوی ئەیی نییە خزمەتی ئەکەین ئاگامان لە پلەی گەرما و سەرما و ڕتوبە شێکەی ئیتر بە هەموو نەوعە خەریکین لەگەڵی. جوتیاران نازان ئەمساڵ چۆن ساڵێک دەبێت بۆ کشت و کاڵکردن، بەڵام خۆیان بۆ وەرزی بەهار بەدووە ئامادە کردووە. بەرفراوانی بازیان بۆ کشت و کاڵکردن وای کردووە داواکارێکی زۆر لەسەر شەتڵگەکان هەبێ بۆ ئەوی تۆیان بۆ بچێن و پەروەردەیان بکەن تا لە نێو خانۆ پلاستیکیەکان بەرهەمیان لێوەربکرن. سەروەر لەگەڵ ڕاوێژی خوشکەزای سەرقاڵی چاندنی تۆی تەماتە و بیبەر و کولەکە و کاڵک و خەیار و شووتین. بێدابڕان کار دەکەن تا بە زوویی تۆکان هەر کە چەکەرەیان کرد پەروەردەیان بکەن بۆ مانگی داهاتوو. ئێمە یەکەمین جار لەوێ پیتمۆس ئەەکەینە ناو فلینەکانەوە، دوای ئەوە زەر ئەەکەین و دوای هەمسان پیتمۆسی ترەکەین. پیتمۆس مەبەسم خۆڵەکەیە ئەیکەینەوە بەسەریا و دوای ئەبێنە ژووری کەپس، ژوورێکمانەیە ژووری کەپسی پێڵین بۆ ماوەی 24 ساعت بۆ 24 ساعت بۆ 30 ساعت ئیتر تقریبا 2 شەو 2 ڕۆژ لەو ژووری کەپسایە تا لە ناو پیتمۆزەکەیە چەکەرەکە و ئەتەقەیە. دوای ئەوە کە چەکەرێکی ئێمە عادەتەن ئەبێنە قاعی گەورەوە فەرشێکین فەرشی پێڵین کە فەرشمان کرد تامان دەرەجەی ئێوێش ئەبێ یعنی ستاندار بێ، یعنی تقریبا لە دەور 25 دەرەجە ئەبێ بوەستێت. ئەو توانەی کە دەیچێن و خزمەتیان دەکەن تەنها بۆ جوتیارانی سونری بازیان نییە، بەڵکو دەیان نێرنە زۆربەی ناوچەکانی کوردستان. سەروەر نایشارێتەوە کە ساڵانە بە سەدان شەتڵ ئامادە دەکەن و گەشتبینە بەوەی باران باش باریوە لەوەی جوتیاران زیاتر کشت و کاڵ بکەن. تۆکان تا چەکەرە دەکەن پێویستیان بە چاودێری ورد هەیە،
چووکە بچووکترین گۆڕانکاری کەش و هەوایان ئاودانی زۆر و کەم دەبنە هۆی لە ناوچوونیان. دەستپێکردنی ئێمە مۆسمانەیە مۆسمی جنوبە لە مانگی 12 بە دواوە دەستێکی پێەکەین بە زەرعکردنیان بە تایبەت تەماتە و شووتی و کاڵەکیان بۆ کەرکک بەرەو خوار بە دوای ئەوە هەیە لە مانگی 15 بە دواوە ئیتر 15 بە دواوە تا هەوڵی مانگی دوو دەستپێکردنی منتیقەی خۆمانە منتیقەی بازیان پێک هاتووە زیاتر مۆسمی یەکەم پێک هاتووە لە زیاتر لە بیبەر و تەماتە بە دوای ئەوە خەیارێت ئەوانی زەر ئەکرێت ئیتر لە مانگی هەوڵی مانگی دووە دەست پێ ئەەکەین هەتا مانگی 1/8 تا 1/8 بە بەردەوامی خەیار و بە تایبەت خەیار زەر ئەکرێت لە مەشتەلەکانە. بە گوێرەی ئامارە نافەرمیەکانی کشت و کاڵی بازیان لە کۆی گشتی ئەو خان و پلاستیکیانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و جوتیاران کشت و کاڵیان تێدا کردووە لە سەدا 40 لە بازیانە بەمەش زۆرترین ڕێژەی خانووی پلاستیکی پێکدێنێت. هەر جوتیارێک بێوێت کشت و کاڵ لە زەویەکەی بکە ئەوە پێشوەختە پشکنین بۆ خاک و ئاوەکەی دەکات تا بزانێ بۆچی سەوزەیە گونجاوە. خاکی بازیان لە ڕووی پێکاتە خۆراکیەکانەوە تا چەند گونجاوە بۆ کشت و کاڵکردن. خاکی بازیانێکە لەو خاکانەی کە زۆر خاکێکی بەپیتە سەرچەم پێکاتە خۆراکەکان کە پێویستە بۆ بەرمە کشت و کاڵەکان بە تایبەتی خەیار تەماتە گەنم جۆ هەموو بەرمە کشت و کاڵەکان سەرجەم پێکاتە خۆراکانی بە مەزبوطی و بە تەواوی تێدایە. خاک گۆڕانکاری بەسەر هاتووە لە چاو ساڵانی پێشوو. طبعا بە تاکیدی تەسیراتی زۆر لەسەر دروست بووە لە ئێستادا یەکێ لەو تەسیراتانە کە بەکارهێنانی پەینی کیمیاییە کە کۆمەڵی پەینی کیمیایی بێکوالیتی دێتە ناو شارەوە دێتە ناو بازیانەوە بە تایبەتی ڕێژەی کلس و کلۆریان بەرزە کە ئەمە بەردەوام کۆ بێتەوە واکا کە ئەو ڕێژەیە بەرزە بێتەوە هەتا بەرزیش بێتەوە تاسیر لە ئینتاجی بەروبوومە کاکات واکا کە ئەو بەروبوومە وەڵامدانەوەیەکی بۆ سەمادەکە نەبێت و کێشەی بۆ دروست بێت. جوتیاران باس لە هەندێک نەخۆشیەکەن ئەو نەخۆشیانە چین کە کاریگەری خراپی بووە لەسەر بەروبوومی کشت و کاڵی. یەکێ لەو نەخۆشیانە نەخۆشی ڕەگە کە زۆر کوشندەیە نەخۆشی نیماتۆدایە کە لە تەواوی عالەمە خەڵک پێویە ناڵێنێ یەکێک لەوانش کە پێویە ناڵێنێ ناوچەی بازیانە کەدا لە ڕێک قەتعی مادە خۆراکەکانەکات ئەو مادە خۆراکیانە نایەڵێ بسەرکەوێت بۆ بەشی سەرەوەی نەباتەکە و ببێتە بەروبووم و ئیسفادەی لێ بکات یەکێ لەوانەی تر کە کێشەی بۆ دروستکار ڕێگەکە ئەڕزێنێ لە شێوەی پەتاتەیە دروستە بێت ئەم نەخۆشیە گواستنەوەکەی بەهۆی تراکتۆرەوە ئەگوازرێتەوە یاخود بەهۆی جۆری پتمۆزەوە کە لە مەشتەلەکانە پتمۆز بەکارهێنین ئەو پتمۆزانە ڕەنگە پتمۆزە بێت پشکنینی بۆ نەکرابێت یان بە جۆر لە جۆرەکان تووشی نیماتۆدا بێ و پێی نەزانرا بێت. جوتیاران چۆن مامەڵە بکەن لەگەڵ زەوی کشت و کاڵەکانیان بە تایبەتی ئەمساڵ سەرماوسۆڵێکی زۆر هەبووە. جوتیاران پێویستە لە پێشەوەی کە خۆیان ئامادەکەن بۆی چ جۆرە شەتڵێک چ جۆرە زراعەتێک بکەن ئەو زەوی ئامادەکەن لە ڕووی پێینی ئاژەڵیەوە یان پێینی دەواجینەوە بەڵام بە شێوەیە کە تاقیم بکرێت بۆ ماوەی 6 ڕۆژیان 40 ڕۆژ بەرەوسەرەوە دا بپۆشێت و بۆی هیچ مادەیەک هیچ نەخۆشیێکی تێدا نەمێنێ دوایی ئەم پەینا نەقڵ بکرێت یان بگوازرێتەوە بۆ ناو بێتە پلاسیکەکانیان لە هەمان کاتە مادە ترشەکانی بۆ زیاد بکرێت پێش ئەوەی کە دەستکا بە زراعەت. تۆک پسپۆرێکی بواری خاک تا چەند پێشبینیەکەی لە ساڵانی داهاتوو کشت و کاڵ لێرە زۆر بەرفراوان بێ و جوتیارێکی زۆر دەستکەن بە کاری کشت و کاڵکردن بەو پێیکە وەکو باس کرد خاکێرە بەپیتە. قیمەی زراعەتکردن ئەمڕۆیە بەڵام ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان دەستگیرۆی برازوتیارەکان نەکرێت 10 ساڵی تر ئەبێ بڵێن قیمەی کەمی زراعەتە بێتەوە. بە گوێرەی ئامارێکی بەڕێوەبەرەتی گشتی کشت و کاڵی سلێمانی
زیاد لە 14,000 خانووی پلاستیکی لە سنووری بازیاندا هەیە و نزیکەی 600 جوتیار کاریان تێدا دەکەن. بە پیتی خاک و ئاو هەوا وای کردووە لە دووەرزی ساڵدا ڕۆژانە دەیان تۆن سەوزا لە بازیانەوە بخرێنە بازارەکانەوە. لە سنووری بازیان خەڵکێکی زۆر خۆیان داوەتە کشت و کاڵکردن. بەرهەمەکان تا چەند خواستی ناوخۆی پڕ کردوێتەوە هی هەرێمی کورسان. ئەمێ بڵێم سنووری بازیان لە ڕووی زرایەوە زۆرترین ڕێژەی بیتی پلاسیکی تایە، خانووی پلاسیکی تایە نزیکی 14,000 بوونێتەوە ئەحسایی پارە لە زیادبوونیشەیە. لە 2009 ئەم نەخۆشی هاو ئێمە بۆمان دەرکەوت بەڕاستی ئەم داهاتی سەوز و میوەی کە لە سنووری بازیانەیە بەشی کوردستان بە زیادەوە دەرەکە. بگرە ساڵی پار ئینتاجەکەمانەوە زۆر بوو بەرەو جنوبی شەڕۆی بەڕێز وەزیری زراعی خۆی هاتە ئێرە وعدەی کۆماندا کە بەروومەکان بنێرین بۆ دەرە و نادیشمان هەر لە بازار وەڵای ئەرخەلیان بۆ دروستە بێ لە ڕێگا لە سەیتەرەکان ئەرخەلیان بۆ دروستەکان بەڵام هەر ئەڕۆشت. چی ئەکەن بۆ ئەوەی ژمارەی جوتیاران لە سونەکە زیاد بێت و هەروەها کشت و کاڵ پەرەی پێ بدرێت؟ بەڕاستی وەکوتم ئەو بەرنامەیەمان هەیە ئێمە ئەم ساڵ ئیشەڵا ئەم بەرنامەیە سەرکەوتوو بێت لە ڕووی سەحیەوە خۆی هاندانێکە لەوەی کە فەلاح زیاتر پرە و بە ئیشەکەی بدا و کە ئینتاجەکەی بەرهەمەکەی پارەی باشی کرد ساغ بۆ لە بازاڕە بەڕاستی پێ بڵێم عەدەد زۆر زیادەکە و خەڵک زۆر دێ بەرەو پیدیشەکەی. سەرماوسۆڵا زیانێکی زۆری بە جوتیاران گەیاندووە، ئێوە کشت و کاڵ چیتان پێکرێ بۆ ئەوەی هاوکاریان بن؟ وەڵای من لەم بەفرێ ڕابردووە بەڕاستی کۆمەڵێ جوتیار هاتووە داوای ئەویان کردووە کە بەیتەکەیان ڕووخاوە نایلۆنەکەیان دراوە ئێمە ئەحسایی خۆمانەکەین بۆ بەردەوامیشین ڕۆژانە هەوەی بێ ئەینووسین و ئەیدێنە سەر و خۆمان وەکو بەڕێبەرایەتی ئەمێ لە ڕێگە بەڕێزیشانەوە ئەو بڵێم بەڕاستی کە ئێمە داوای ئەو شتانەکەین بۆ تاویزیان بۆ هەر شتێک ئەم بەیتانە پێویستیان پێ یەکسەر داوای مۆڵەتیان لێ یەکەن لەسەر و ئێمە لای خۆشمان هیوادارین چەند جارێ بە نووسراویش و بەیادارچ داوامانەتە سەروی خۆمان یعنی بازیان دەرچووە لەوە دەرچووە بڵێ فریا ئەکەم مۆڵەت بدەم بەگەشتیان لەم سنووریان نزیکەی 14,000 بیتی پلاسیکمان هەیە نزیکی 600 فەلاحە لەم 600 فەلاحە 10 کەس مۆڵەتیان هەیە بەڕەسمی ئەوە بێ مۆڵەتن بەڵام لەبەر مەعیشەت و لەبەرەوەی شتەکە زۆر بە زووی بڵاو بۆ لێرەوە ئەمە تا چەند گرفتی بۆ ئەوە گرفتی بۆ دروستکردن بەڵێ ئێسامانەیە بۆ نمونە ساڵی پاروشکە ساڵی هەبوو ئەیانویست بیر لێ بدەن یەکتر داوای مۆڵەتمان لێکردن هەر شتێک بێ داوای مۆڵەتی حتا داوای تراکتۆرێ بکەن بۆ ناوم باخێک ساڵێ مۆڵەتەکەی ئەمەش بەڕاستی گرفتی بۆ ئێمە دروستکرەوە بۆ فەلاحەکانی نەبوونی مۆڵەت واکات کە ئێوە نەتوانن ئیش و کارەکانیان بۆ ڕایکەن بە حەقەت من پێتەڵم ساڵی پاروشکە ساڵی بوو هەمووم سنووری تۆی دینی باوەڕ ناکەم 10 کەس بیری لێدا بێ بەڕەسمی شارۆچکەی بازیان لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای سلێمانیە و زۆرترین ڕووبەری زەویەکەی کشت و کاڵی تێدا دەکرێت. بە گوتەی جوتیاران و شارەزایان گەرگرنگی تایبەت بدرێت بە جوتیاران و چاودێری بەردەوامیان بکرێ ئەو بۆ ساڵانی ئایندە بەرهەمەکان هێندە زیاد دەکەن نەک تەنها خواستی ناوخۆپڕ دەکەنەوە بەڵکو لە توانایاندا دەبێت سەوزەی سونرەکە هەناردەی وڵاتانی دیکەش بکرێت.